لە چوارچێوەی بەرەنگاربوونەوەی یان هەڵمەتەکانی نەخۆشی کۆڕۆنا لە شارۆچکەی پێنجوێن جگە لە دروستکردنی تیمەکان بە شێوەیەکی تۆکمە لە شێوەی پێنج تیمە بەرەنگاربوونەوەی هەموو هەڵمەتی کۆڕۆنامان ڕاگەیان و لە هەمان چوارچێوەیە دوو پرۆژەی گرنگ لە پێنجوێن ڕاگەیەنرا لەلایەن خێرخوازانی شارەکەەوە کە پرۆژەی یەکەم بریتە لە دروستکردنی کلینیکی ڕاوێژکاری نەخۆشخانەی گشتی پێنجوێن کە لە 20 بەش پێکاتوە لە ڕوبەرێکی فراوانی 500,000 مەتریە و بە بودجەیەکی تایبەت زیاتر لە ملیارێک و 600 میلیۆن دینار لە ماوەیەکی دیاریکراودا تەواوە بێت کە ئەمە زیاتر بەو حاڵەتانە بڕیاردرا کە حاڵەتی کەرنتینەکردن یان حەجرکردنی هەموو ئەو نەخۆشانی کە گومانیان لێکرێت لە کۆڕۆنایە بەڵام خۆشبەختانە حاڵەتەکە بەرەو داکشانە ڕوا هەمووان نەزانین بەڵام ئەم گرنگی ئەم پرۆژەیە لە داهاتووە زۆر گەورەترە وەک لەوەی کە ئێستا ئەمانجمانە ئەویش بە دروستکردنی زیاتر لە 20 بەش زۆربەی بەشە حساسەکانی نەخۆشخانە کەوێتە ئەو بەشەوە وە سوودێکی زۆری ئەبێ بۆ پێنجوێن لە داهاتووە.